دیارە وەرزی درێنە لە گەرمیان دەستی پێ کردووە تایبەت بە وەرزی درێنە و هاوکات داواکاریەکانی جوتیاران لە گەرمیان. ڕاستەخۆ شاخەوان لەگەڵمان دەبێت. شاخەوان لە وەرزی درێنە بە دیاریکراوی داواکاریەکانی جوتیاران چییە؟ بەڵێ میهرەبان بەیانی باش دیارە وەرزی درێنە چەند ڕۆژێکە لە سنووری گەرمیان دەستی پێ کردووە و لە ئەم ساڵدا بە پێ ئەو داتانەی کە لە بەردەستی مندایە نزیکەی 3654,000 بڵێن فەلاح زەویان داچانووە بە بەروبوومی کشت و کاڵی و هەروەها 183,250 دۆنم زەویان داچاندووە ئەو 3000 فەلاحەوە پێشبینیە کرێ بەرهەمی ئەمساڵ زیاتر لە 143,000 تەن گەنم هەبێ لە سنووری دارەی گەرمیان. ئەگەر هاوکارم دیمەنەکان پیشاندا ئێمە ئێستا لە یەکێک لە زەویە کشت و کاڵەکانین کە جوتیاران سەرقاڵی درێنەکردنن بە دەڕاستەوە هەر دوو ڕۆژی ڕابردووش کۆبوونەوەیەک بەڕێوەچوە لەسەر دیاریکردنی نرخی دەڕاستە بۆ هەر کاتژمێرێک دەڕاستە 50,000 لە نزیک سنتەری شارەکان دیاری کراوە 55,000 بۆ شوێنە دوورە دەستەکان واتە بۆ هەر سعاتێکی کارکردنی دەڕاستە ئەوەندە دیاریکراوە لەگەڵ یەکێک لەو جوتیارانە قساکەم کاک مەحمووەگەر بێتە ئێرە دیارە دو ساڵی ئەزامنی گەرانیت پێوە دیارە لەسەرەوەی کە دو ساڵی ڕابردوو وشکە ساڵی بوو بەڵام ساڵ بارانێکی باش باری زیاتر لە ئەمەی باسی کەلار بکەین 280 ملم باران باریەوە کە ئەمە ڕێژەیەکی زۆرە. پێم باسی ئەوم بۆ بکەیت دو ساڵی ڕابردوو دۆختان چۆن بۆ ئەم ساڵ دۆختان چۆن؟ وەڵی ڕابردوو پار و پێراریش هیچ دەستکەوتێکمانە و لە ئەو ئەرزانێکە ئەمان چێنە بەڵامی ئیمساڵ باشە لەخوا بەزیاوێ ئەوەی ئیمساڵ کردومانە و دێمەش چاوەڕێی حکوومەتین و ئەم گەرمەمان بدەن لێ وەرگرن و بە جوانی پارەکەمان دەنێ وەکو ساڵانی پێشوو نەوێ دوای بخەن و هیوادارین بەم شێوەوەی. پێت وایە مەسەلەن بڕشتی گەنم ئەمساڵ لە چاو دو ساڵی ڕابردوو بۆیەوە دڵخۆشکەرترە یعنی ئەوەی داتایەک لای منە بڕشت ئەمساڵ یعنی ئەگەر کەسێک تەنەکەیەکی وەشان بێت چواردە تەنەکەی تیا ئەمە بە قسە عشارەکەی خۆمان. وڵای تۆ بازی پار و پێرار بکەی ئەوە هەر سفر و نابێ حسابی بۆ بکەی بێژی پار و پێرار چۆن و ئەوێ بێژی سفر و ڕۆیشتوو بەڵام ساڵ لەخوا بەزیای پێم وای لە 1 تاکو 1 دەیمەکانمانەی بڕێت. تعویزی ئەو دو ساڵەتان بۆ کاتەوە بارانبارین ئەم ساڵیانە بینیم گوڵی گەنمەکەش زۆر جوان لەوەیە دەسۆمایە دەرچین نەزەرەر و نەقانجاز هەر ئەوەنە. دەستخۆش بە کاک مەحموود دەستخۆش بە بەڵێ میرەبان دیارە جوتیاران خەمی وەرگرتنی گەنمەکەیانە کاتێک کە بەرهەمیانە بێ یعنی یەکێک لەو خەمانەیەوەی کە حکوومەت وەریگرێ ینی ئەو زانیاریانش لای منە ساڵی پار لە سنووری گەرمیان لە 90 ڕوبەرە زەوێ ئەوانەی کە گەنمیان داچانمو هەمووی فەوتا ینی حکوومەتی عێراقی ساڵی پار ینی بە هەموو گەرمیانەوە زیاتر لە 16,000 تۆن گەنمی لە سایلۆ وەرگرۆ لەبەرەوە گەنم نەبوو بەڵام ئەم ساڵ پێشبینیەکری ئەم ڕێژەیە زیاتر بێ یعنی لە سەرەتای مانگی شەشەوە ئەوەی زانیاری بێ لای من لە سایلۆی کەلار دەست بە ئامادەکاری گەنمی جوتیاران دەکرێت کە ئێستا لە بەشێکی زۆر لە شوێنەکان دەست بە درێنەکردن کراوە. بەڵێ شاخەوان سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکە دەستخۆش.